ما دیمەنی سەنتەری قەزای ناوەندی سۆرانە. هیچ دوکان و شوێنێک نابینی جگە لە زمانی کوردی زمانی بیانی لەسەر تابلۆکان بوونی هەبێت. دوای ئەوەی حکوومەتی هەرێم بڕیاریدا زمانی کوردی لەسەر شوێنەکان بنووسرێت و دواتر زمانەکانی دیکە بوونیان هەبێت، هاوڵاتیان دەستخۆشی لە حکوومەت دەکەن، بەڵام پێیان وایە بۆ زیادکردنی زمانی دیکە قەبارەی تابلۆکان گەورەتر دەبن و ڕسوماتی زیاتریان لێ وەردەگیرێت. لەبارەی ئەم بڕیارەی حکوومەتی هەرێم سەبارەت بە تابلۆکان و نووسینی زمانی کوردی، هاوڵاتیانی ئیدارەی سربەخۆی سۆران لەم بارەیەوە دەڵێن. ناوی من شێخ عەبدوڵڵا، خاوەنی چێشتخانەی هەولێر لە سۆران. دەربارەی تابلۆ سەر هەڵواسین لەسەر مەتحەم و فندەق و شوێنە تایبەتەکان و وشتەکان هەمووی وا پێویستەکە کە بە کوردی بنووسرێت، زمانی خۆمان، زمانی شیرینی خۆمان بە کوردی، و لە زمینیش پێویستە بە عەرەبی شەبێت، چونکە سەدانی کەلمان زۆرە، مەسەلەوانەی سەدانمان دەکەن لە خواری عێراق یان لە ناوەڕاستی عێراق، پێویستە عەرەبیش لەگەری بنووسێ تاکو تێبگەن و لەوان وازەحتر بیشتەکە، ئەومان پێ باشە. و ئەوەش بە تەفسیرەکە لە ساروشتیوە چەند تابلۆکە گەورەتر بی ئەوجا شارەوانی پارێزاتی وەردەگری، ئەگەر بکرێ هاوکار بکرێن لەو بە موزوعی باشترە، ینی شەکر نرخەکان کەم بکرێنەوە، ئەومان پێ باشە. نام سعید نەجاتە، سەبارەت بە بڕیاری حکوومەت داویەتی کە جگە لە ناوی تابلۆی کوردی زمانی دیکەش زیاد بکرێت لە تابلۆکان. من یەک بەخۆ پێم باشە کە زمانی عەرەبی لە دوو زمانی کوردی و زمانی ئینگلیزیش لە دووی زیاد بکرێت، چونکە ئەو شارەی گەشتیارێکی زۆری بەسەوەری بە تایبەتی عەرەب لە جنوبەوە زەرورەتەکە تابلۆکان بە عەرەبی بی لە پاشەوەی بە ئینگلیزی بی. لەبەرەوەش بەشێکی ئەوەی عەرەبیش دەزانی ئینگلیزی دەزانێ، ئەگەر پێم باشە و دوو زمانە لە دوو زمانی کردیەوە بێ. ئەگە زمانی چارەمیشی بە دوودابێ لەبەرەوەی ئەو شارە بەسەر حاجی ئۆمارەوە بەسەر سنووری ئێرانەوەیە زمانی فارسیش زیاد بکرێ، ئەوەش هەر پێویستە، بەڵام ڕەنگە لەو قۆناغیدا نەبێ. من ساڵح عەلاق، بەڕاستی ئەو بڕیاری کە حکوومەت دایتی زمانی کوردی لەسەر تابلۆکان زیاد بکرێ، بەڕای ئێمە زۆر باشە، بەڵام زمانی تری لە پاڵ زیاد بکرێ. بەڵام ئێمە داواکاریمان هەیە کە جگە لەوەی کە زیاد بکرێ نمونە بکەین بە زمانی عەرەبیشەوە، چونکە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکاتن، بەڵام ئێمە پەیمان باشە کە نرخی تابلۆکان کەمتر بکەنەوە، چونکە بەڕاستی ئەگەر زمانێکی تر زیاد بکەین لەسەر ئێمە زۆر ڕادەوەستێتن. هاوکات زاری کرمانجی لەبارەی خەرجی زۆری تابلۆکان سەردانی سەرۆکایەتی شارەوانی قەزای ناوەندی سۆرانی کرد و لای خۆیەوە سەوری شوکری بەرپرسی بەشی خزمەتگوزاری ڕاگەیاند. ئەو نرخانەی حکوومەت دەستنیشانی کردن بۆ فرۆژگەکان لە 20,000 دینار دەست پێ دەکات تا 1,500,000 دینار. بەڵام بەپێی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شوێنانە سەربەست کراون کە مۆڵ و چێشتخانەکان بوونیان هەیە دەتوانن جگە لە زمانی کوردی زمانی دیکەش بەکار بهێنن. ئەوەش دەخاتە ڕوو ئەم نرخانە لەسەر تاسەری هەرێمی کوردستان بوونی هەیە و لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە. پشتیوان کەریم زاری کرمانجی.